ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئەڕۆتۆفیق بڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کێشەی دارایی هەرێم و ململانەیە سیاسیەکان. دیارە هەمومان زانین هەرێمی کوردستان ڕاستە لە ئێستادا دۆخی دارایی بەرەو باشی ڕۆشتووە لە ماوەکانی ڕابردوو بە هۆکاریەوەی کە هەم فرۆشی نەود هەم ینی نرخی نەود و هەم داهاتی ناوخۆ زیادی کردهبوو. ئەین داهاتێکی باش داهاتە نێو هەرێمی کوردستانەوە تا ڕادەیەک دۆخی دارایی هەرێم توانین بڵین لە ئاستێکی باشدا بەرەو پێشەوە چوو. بەڵام ئەوەی کە گرفت و کێشە بوو لێرە و لەوێ و گلەی و گازندەی خەڵک بوو ئەنی کێشەی دارایی بۆ هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان دروستەکرا بۆ نمونە سلەیمانی. ئێستا دەبینین لە سلەیمانی ئەنی زۆر جار موچەی بەشێک دوا دەکەوت، زۆر جار ینی پارە تەرخان ناکرا بۆ بەشێک لە پرۆژەکان یاخود بە دیاریکراوی بۆ نەخۆشخانەکان و کڕینی دەرمان. ئەمە بۆتە گرفتێکی گەورە و بەدڵنیاییەوە لە گفتوگۆی نێوان سەرکردە سیاسیەکانی ژەم بابەتە وروژێنرا بوو و تا ڕادەیەک وابەستەکرابەوە بۆ ململان سیاسەتوندەی کە هەبووە لە ڕابردوو لە نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. ئەتوانین بڵین لە ئێستادا بپرسین دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە لە چه ئاستێکدایە؟ ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕێگای فرۆشتنی نەوت و داهاتی ناوخۆ دەستی دەکەوێت بەشی سەرجەم هەرێمی کوردستانەکە بەبێ جیاوازی بۆ سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان گەروایە بۆ جیاوازی دەکرێت لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەشی دیکە. ئەمە تا چەند گرێدراوە بە ململانی نێوان لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی یەکێتی و پارتی لە کاتی هاتنە پێشەوەی قەیرانەکاندا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمە کە سەرکەوت گەڵاڵیم دامی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان. بەخێر بکات سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. سەرەتا مێلەوە دەست پێ بکەم جانەوەت بە حکمیەوە ئەندامی لێژنەی دارایی پەرلەمانی دۆخی دارایی هەرێم چۆنە لە ئێستا کاک سەرکۆ؟ بەڵێ خۆی زۆر سپاس بۆ جەنابتان، سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی کورسات. لە ڕاستیدا ئێمە ئێستا دۆخی دارایی هەرێمی کوردستان لەو پەڕی باشیدا لە ڕووی ئەوەی کە لە ڕووی داهاتەوە بۆ ئێمە سێ جۆر داهاتمان هەیە. جاران لە چوار ڕێگەوە دەستمان نەکەوت کە پارەی بەغدادا بوو. ئێمە داهاتی نەوتیمان هەیە لە بەرەوەی هەناردەکردنی نەوتمان هەیە ماگانە نزیکەی 13 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی دەروی وڵاتەکەین لە ڕۆژێکا 430 بۆ 440 هزار بەرمیل ڕۆژ هەناردەکەین جگە لەوەی کە بۆ ناوخۆیە. ئەمە داهاتێکیانە دواتر بە وردی دەچینە سەر ئەو جیاوازیانەی کە بۆ نمونە لە ساڵی 2020 2021 2022 جیاوازیەکان بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان ڕوونەکەینەوە. دووهەمیان داهاتی ناوخۆیە کە ئەمە بریتە لە گومرگەکان لە باج لە ڕسومات لە لەوەی کە مرورە پارەی مرورە پارەی ڕێگەوبانە پارەی ژینگەیە پارەی تابلۆیە پارەی ئەوەی کە پێڵەن خۆڵ و خاشاق کە بە زۆر سەپێنراوە بە سەر هەندێک شوێندا و ئاو کارەبا ئەوەی کە زەریبەیە ئێستا خۆ دەزانی نزیکەی 400 جۆر ڕسومات و زەریبات لە هاوڵاتیانی کوردستان ئەسەنرێت و نزیکەی 21 جۆریان نایاساییە لە ڕووی دژی یاساکانی بەرکارەکانی پەرلەمانی کوردستانە. ئەمە جۆرێکی لە داهاتی کەمان هەیە. ئێمە لە ماوەکانی ڕابردووە 200 میلیارد دینارمان لە بەغدادەوە بۆ داهات ئەمەمان هەبوو و 31 میلیارد و 500 میلیۆن دیناریشمان لە هاوپەیمانان هەبوو بۆ هێزی پێشمەرگە بە تایبەتی لیوا مشتەرەکان. ئەم چوار داهاتەمان هەیە لە بەرامبەردا لێرە ڕاوگرن بەس یەک پرسیارکەم لەسەر ئەو داهاتی بەغداد 200 میلیارەکە و لەسەرەوەی هاوپەیمانان هەردووشی بەردەوامە یاخود نەهاتووە ماوانی پێش. ئەوەی بەغداد لە ماوەکانی پێشووتر داهاتووە 2 مانگە بێت ئەم پارەی 200 میلیارە نەگەشتووە. باش بەڵام ڕەفز نەکراوە. محکەمەی فیدراڵی بۆ نمونە تاعنیان لێگر لە محکەمەی فیدراڵی کە قەراری نەدا لەسەرەوەی کە ئەمە نایاسایی و نابێت حکوومەتی فیدراڵی و پارە بنێرێ بەڵام پێچێت ینی هەموو ئەو پرۆسێسانی کە لە وەزارەتی دارایی و ئەڕات ینی 40 ڕۆژجارێک 30 ڕۆژجارێکی پێویستە بۆی کە و پارە لە بەغدادەوە بێ و پارەی هاوپەیمانان 1 دۆلاری 1 دیناری 1 سنتی 1 فلسی ڕانەگیراوە هەموو مانگێک بەردەوامە و پارەی لیوا هاوبەشەکان لە پارەی هاوپەیمانانە درێت 1 دینار حکوومەتی هەرێمی کوردستان
نادات بە وەزارەتی پێشمەرگە و بە تایبەت لیوا هاوبەشەکان ئەوانەی کە مدەڕەبن و تێکەڵکراون و مشتەرەکن و لە ژێر فەرمانی وەزیری پێشمەرگە و حکوومەت یاریمی کوردستانە و سەرپەرشتیاری تەدریب و چاکسازیکردن تێدا هەڵپەیمانانن. باش ئەوەی کە باسمان کرد ئێمە گەرجەنا بە سێری بکەین لە داهاتی نەوتیا ئێمە لە ساڵی 2020مان هەیە 2021مان هەیە بەڵە جیاوازیەکان ئەمانە هەمووی لە بەرامبەر ئەم چوار داهاتەی کە هەمانە چیمان هەیە تەنها موچەمان هەیە کە حکوومەت یاریمی کوردستان خۆتەزانی یەکێک لە داهێنەرەکانی بواری ئەوەی کە لێبڕینی موچە دواکەوتنی موچە پاشەکەوتی موچە و دواکەوتنی موچە ئەم حکوومەت و ئەم کابینێ بەدی هێنا کەس باسیشی ناکات شتێکە کە زۆرترین موچە خۆران لە لای حکوومەتە بەڵام حکوومەت یاریمی کوردستان تاکوێسە نەیتوانێت بە تایبەتی بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە موچە بۆ موچەخۆرانی خۆی لە هەموو شار و شارۆچکەکانە دابین کە و بینین کە جیاوازیە دواترە چینە سەر ئەوەی ئەو کێشە و گەماڕۆی کە ئاخرێتە سەر ناوچەیەک و لە ناوچەیەکی کەدا نییە. ئەگەر بسەری جیاوازیەکان بکەین لە داهاتی نەوتە ئێمە لە تەمووز باسی بەس مانگی تەمووزی ساڵی 2020 13 ملیۆن و 238,661 بەرمیل نەوتمان فرۆشتووە. باش تێکڕای نرخی نەوتی برنت لە تەمووزی 2020 $43 بووە. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان بە $32.62 فرۆشتوێتی. بەڵێ کۆی داهاتی نەوتی هەرێم بە دۆلار 431 ملیۆن و 871 بۆ یەک مانگ بە زمانی تەمووزی 2020. بەڵێ ئەوەی کە لە داهاتەکەیەتی ئێمە دێنە سەر تەمووزی ساڵی ئەو کاتە بوو کە بۆ نمونە کۆنا بوو 20 کۆنا بوو و کۆڤید 20 هات بۆ هۆیەوەی کە هەموو وڵاتان لۆکداونیانە بوو و سوتەمەنی ناچوو خەزانەکان هەمووی پڕ بوون هیچ بەرهەم نایەنرا و ڕێژەکە زۆر داوازی هاتبووە سەر ئەوەی کە لە برێن $43 بوو حکوومەت هەرێمی کوردستان بە $32.62 یعنی دایم خۆدەزانی $12 کەمتر یا $11 کەمتر بووە 431 ملیۆن بووە بۆ یەکمان. بەڵێ لە تەمووزی تۆسێریکە ینی ئەم کابینێ 3 ساڵە من باسی ئەم سێ مانگە بووەکەم هی یە 3 ساڵ ئەو 3 ساڵە تەمووزی بەڵێ تەمووزی 2021 بە هەمان شێوە 13 ملیۆن و 58,810 بەرمیل نەوتمان فرۆشتووە یعنی چەندێک کەمتر نزیکەی 200,000 بەرمیل نەوتیش کەمتر لە تەمووزی 20 بووە لە برنت $75 بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکان بە $63.23 فرۆشتوێتی داهاتی نەوتیەکەمان گەشتۆتە $825 ملیۆن دوو ئەوەندەی ساڵی 2021 نەوتمان فرۆشتووە. تەمووزی ساڵی 22 باش دێنە سەریەوەی کە ئێستا هەمانە 12 ملیۆن و 340,000 بەرمیل نەوتمان فرۆشتووە یعنی 1 ملیۆن بەرمیل کەمتر لە ساڵی تەمووزی 2020 فرۆشتومانە بە چەندێک فرۆشراوە لە برنت نرخی برێن 113 بۆ تێکڕای مانگەکە بە $92.21 فرۆشتومانە ئەکاتە 1 تریلیۆن و 211 ملیۆن و 911,000 دلار یعنی جیاوازیەکە سێ ئەوەندەی بە ملیۆنێک بەرمیل نەوت کەمتر ئێمە لە تەمووزی 2020 431 ملیۆن دلار داهاتمان هەبووە ئەم تەمووزی 2021 1 ملیار و 211 ملیۆن دلار داهاتمان هەبووە یعنی ئەمە بە هەموو پێوەرەکان ژمارەکە ئەگەر 1 دقیقی ئەمە هی وەزارەتی سامانە سروشتەکان خۆیانە و راپۆرتەکانی دیلۆ لە بۆ چارێکی پێشووتر کە نردوێتی ئەمانە هەمووی پیشاندەری ئەوەن کە حکوومەت هەرێمی کوردستان ئەتوانێت تەنها بە داهاتی نەوت
ئەتوانێت موچە دابینکە و ئەتوانێت موچە بۆ هەموو ئاماژەشە بۆ ئەوە کە دۆخی دارایی هەرێم زۆر باش ینی لە 200 زیادی کردووە لە 200 داهات زیادی کردووە ینی ئێمە سێ ئەوەندەیشە ینی گەرجەنا بسەریکە 431 میلیۆن دلار لەکوێ 1 تریلیۆن و 211 میلیۆن دلار لەکوێ ئەمە جیاوازیەکەی ئەبێ هەموو هاوڵاتیان و خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشدارە لەم حکوومەتە ئەبێ پرسیاری جدی بکات لەسەر ئەم جیاوازی ئەم داهاتە بۆچی ئەوە نە جیاوازە و بژێوی ژیانی خەڵک وە گوزەرانی خەڵک و پرۆژەکانی خەڵک شارەکانی کوردستان بۆچی ناکرێت ئەمانە پرسیارت جدیە و بێت بە جدێتی تیمی حکوومەت یەکێتی لە ناو حکوومەتە قسە بکە و حکوومەت یاریمی کوردستان ئەگەر حکوومەتێکە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ ناوچەکە و بۆ ئەوەیە کە موچە دوانەکەوێ و لێبڕینی موچە دووبارە نەبێتەوە و پرۆژەکان بەگەڕ بخرێتەوە ئەبێت بەڕاستی جیاوازیەکە ببینێ جاران ئەوترا شەڕی داعشە بوو ماوەیەک بە پاشەکەوتی موچە بوو خەڵک تەحمولی کرد دەوید بە ئەم هەرێمە و ڕۆحی خۆی و کوڕی خۆی و مێردی خۆی و ئەوسەری خۆی ناردە پەربەرەکانی جەنگەوە شەهیدە بوونەوە موچەکەشی نهاترایە بەڵام قوبوڵی بۆی هەرێمی کوردستان پارێزراوێ بەڵام ئێستا نە کۆڤید ماوە نە شەڕی داعش ماوە نە ئەوە ماوە کە حکوومەتی هەرێم بڵێ هەموو داهاتەکەمان دانێن بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان ئێستا بەم پارە زۆری کە هەیە حکوومەت هێرێمی کوردستان ئەوەی کەیبینین و لەگەڵ ئەمەشدا لەگەڵ ئەم 1 ملیار و 211 میلیۆن دلارەدا چیترمان هەیە حەزەکەم بۆی جەناب بەڕوون بێلامان بە پێی ئەوەی کە وەزارەتی دارایی ئەگەر وەزارەتی دارایی خۆیان بڵاویان کردوێتەوە لە سایتی فەرمی خۆیان و لە ڕاگەیەنراوی فەرمی خۆیان و وەزارەتی ناوخۆش بە هەمان شێوە 287 میلیۆن دلار داهاتی نانەوتی بووە نانەوتی بووە بەڵێ ئەمە نزیکە بێتەوە لە 1 تریلیۆن و 530 میلیۆن دلار باشە نیوەی یەکەمی ئەم ساڵە ئەمە یا بەس بۆ یەک مانگ باسی بەڵێ یەک مانگە یەک مانگە ئەم جارش یەک مانگی تەموزە چی تریشمان هەیە 31 ملیار و 500 میلیۆن دینارمان هەیە هی هاوپەیمانان ئەمە ئەم جیاوازیەیە پێویست بە لێکدانەوە ناکات و ئەمانەیە کە پێمانەڵێ بە پێی ئەم داتانەی کە وەزارەتی سامانە سروشتەکان و دیلۆیت و وەزارەتی دارایی و ئەمانە پێمانەڵێ وەزعی دارایی هەرێمی کوردستان زۆر باشترە لە ساڵی 2020 و لە ساڵی 2021 بە ڕێژەیە کە لە 200 و لە 300 داهاتی ناوخۆی و داهاتی نەوتیمان زیادی کاکسەکۆ کە باشە دۆخی دارایی هەرێمی کوردستان و لەو ئاستە بەرزەدایە بۆچی ینی ئەبینین جیاوازیشی گەورە هەیە لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەشی کە پارێزگایەک بۆ پارێزگایشی دیکە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی پارێزگای سلێمانی ئەبینین موچەی بەشێک دواکەوێت پرۆژەکان بە گشتی وەستاوە نەخۆشخانەکان بێدەرمانە پارەی زۆرێک لە پرۆژە گەورەکان کە استراتیژیە لە شاری سلێمانی ڕاگیراوە هۆکارەکەی چییە ئێوە بە دۆدا چونتان کردووە بەڕاستی ئەوەی دەرحەق بە خەڵکی شاری سلێمانیە کرێ سزایە بە بڕوای ئێمە گەماروەیە و دەبێت بەڕوونی بە خەڵکی بڵێن ئەم حکوومەتە حکوومەتی هەرێم حکوومەتی سلێمانی نییە و ئەمە ئەوێت دڵی بە سلێمانی ناسووتێ و ناوێت خزمەتی ئەم شارە بکە و دەوێت لە بری خزمەتکردن دەوێت ئەم شارە بخنکێنێت ئەمە قەنەعەتێکە کە دواتر بە داتا بۆت ڕوونەکەمەوە بۆ بینەران و بۆ خەڵکیش ڕوونەکەینەوە کە ئەم حکوومەتە حکوومەتی سلێمانی نییە و ناوێت ئەم شارە پێش بکەوێ و موچەی مامۆسایانی زانکۆ و ئەوانەی کە پەیوەستە بە موچەخۆرانی ئەم ناوچەیەوە ڕایگرتووە باشە ئەم شەڕی بە قەنەعەتی ئێمە شەڕی ئیرادەیە لەگەڵ خەڵکە شەڕی سیاسیە شەڕێکی سیاسیە و ئەمە ئەیانەوێ خەڵکی شاری سلێمانی خەڵکێکی ئازا خەڵکێکی بەهەڵوێستن و ئەیانەوێ ئیرادەی خەڵکی سلێمانی و کاڵم ئیدارەی سلێمانی و خەڵکی سلێمانی مەبەسم پارێزگای هەڵەبجێ مەبەسم ئیداری ڕاپەڕینە ئیدارەی گەرمیانە هەموو قەزا و ناحیەکانیێتی ئەمە بە قەنەعەتی ئێمە ئەم پێویستەکات ئەم بەرپرسانی ئەم شارە بەڕاستی ئیتر قوبوڵی ئەم ناحەقیە نەکەن قوبوڵی ئەم خنکاندنی ئەم شارە نەکەن
ئەگەر ئەمە بکرێت ینی ناکرێت دابنیشی تۆ لە خەڵکی سلێمانی هەڵتە بژێرێ ئەو کا بە نوێنەری خۆی و دەنگتەات بە حیزبەکەت پاشکوێتی قوڵکەی بڵێ کاکە با تێک نەچێ کاکە با ئەم بەشەمان ئەوە نەکە ساڵێک 2 3 4 ساڵ ئەمە یعنی بە هەموو شێوەیەک سزادانێکی سیاسی ئابووری دارایی و بەرهێنان ئاوەدانکردنەوە لەم شارە شار و پەرایوەستخستنە هۆکارەکەی چیانی وەڕاستی کاک سەرکۆ باشە بۆ ینی خۆ یەشێتی بەشدار نیە لە حکوومەت و ئەم شارەش بەشێک نیە لە هەرێمی کوردستان و ئەو دوو ئیدارەیە بەشێک نیە لە ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان من لێرە نامەوێت یەک ڕاندی قسە بکەم بەڕاستی ئەمەوێت لێرەوە لە بڕۆی کەناڵی یەکێتی نیشتیمانی کوردستانم و منیش ئەندامی پەرلەمانی کوردستانم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی چەندێک ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو حکوومەتەی کە لە هەولێرە دڵی بەم شارە ناسووتێت و ئابڵوقەی ئەم شارادا ئەم ئیدارەی بەشێک لە ئیدارەی ئەم شارەیش بەڕاستی هەستەکەی ڕێگە خۆشکەرە بۆ ئابڵوقەدانی ئەم شارە جەناب و سەیریکە ینی جەناب و سەریکە ئەگەر ئێمە لەم شارە چەند پرۆژەیەکمان هەیە ئەگەر بە ڕوونی پێت بڵێم نزیکەی 870 پرۆژە لەم شارە وەسەڵمان پرۆژەی گرنگ و استراتیژی بەڵێ 870 پرۆژە بە بەڵگە لامانە لەم ئیدارەی سلێمانیا ڕاگیراوە لە بەرامبەرەمە چیەکرێت خەڵک ئەڵێ کاکە موچەم دوعاکەوێت کاکە گیان پرۆژە ناکرێت بەڵام لە بەرامبەرە ئەم ئیدارە هاتووە بۆ نمونە لەسەر حسابی ئەم شارە و لەسەر حسابی خەڵکی ئەم شارە و لەسەر ئەوەی کە منوتم نوێنەری یەکێتیم لە پەرلەمانی کوردستان لەسەر حسابی یەکێتی چەندین کۆمپانیا هاتوون بوونە بە خاوەنی ملیارە دۆلار و کام زەویە جوانە لەم شارە ینی داگیریەکەن پێویستە کات ئیدارەی سلێمانی کە من لە هەولێرەوە ئابڵوقا درێم حەسار مەخرێتە سەر پێویستەکە ئەم زەویانە بخرێمەوە قسمەتی شاری سلێمانی جەناب و سێری بکەین ئێمە بەس باسی ئەو پرۆژانێکین کە مستەقبلین بۆ خەڵکی سلێمانی پرۆژەی 100 مەتریمان هەیە 100 مەتری تاکو ئێستا 400 ملیارە ئەم پرۆژێ 400 میلیارد تێچووەکەی کوژمەی یەکەمی پێویستی بۆ مەرحەلەی یەکەمی 400 میلیارە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان 20 میلیاری بۆ خەرج کردووە کە قەرار وابوو هەموو مانگێک 6 میلیاری بۆ خەرج کرێت لە بەرامبەرەمە ئێخۆ نایکەم حکوومەتە پارە نادات ئێکاکەم حکوومەتە پارە نادات دەرمانی قەسەخانەی هیوا چارەسەری نەخۆشی هیوا بکرێت چۆن دێت ئێڵێت ئەم شارە جادەیەکی 100 مەتریە بێت نایەڵێت بۆیە پێویستەکات ئیدارەی گلەیەکەی من لەسەر ئەمەیە پێویستەکە ئیدارەی ئەم شارە بێت زەوی کە لە جیاتیوی بیدەی بە زەوی نایە و جوانە بیدەی بە کۆمپانیاکەن وەرە بیفرۆشەوە ئەم پارەیە بخرە پرۆژەی 100 مەترێکەوە ئەمە حاڵەتێک لە ڕووی قانونیەوە بەڵێ لە شارەوانیە توانێت بیدە بە قەرز بە حکوومەت دواتر ئەگەر ئەم حکوومەتە پارەی سرف کردووی خۆتۆ ناکرێت دابنیشی چاوەڕێی حکوومەتی هەولێر بکەی وەکەوەی کە 2 جار پارە بۆ ئاوی چەمچەماڵ سرف کراوە سەرۆکی حکوومەت بەڕێ سەرۆکی حکوومەت باسە کاتەڵێ ئێمە 7 میلیارد 6 میلیاردمان دابین کرد بۆ ئاوی چەمچەماڵ ئاوی خەڵکی چەمچەماڵ لە هەفتەی جارێک بەڵێ ینی تاکو ئێستا بەس ڕقەمە ینی حبر على الورقة کاکە لە شارە زووری لای ئێمە 2 جار لە ساڵی 2021-22 جارێکیان 2 میلیارد جارێکیان میلیارێک تەرخان کراوە بۆ تۆڕی ئاوی گەڕەکی هەواری شار لە ناو ئەم قەزایە تاکو ئێسەیکی بۆ سرف نەکراوە یعنی معقولە بوونی نییە بە ژمارەیە کاکڕێ یعنی ئەمە جەناب و سەیریکەی ئێمە خەڵکەکە هەفتەی جارێک ئاودێ ئێوەڵی قسە بە کیەکە قسە بە ئیدارەی ئەم شارەکە ئیدارەی ئەم شارە بەدەستکەوەیە بەدەست یەکێتیەوە یەکێتی لی بەڕاستە بە دوواداچوون بۆ بە دوواداچوونەکەوەیە پێویستە کات یەکێتی نیشتیمانی کوردستان بە قەنەعەتی ئێمە بە جددی خەتێک بۆ ئەمە دابنا چۆن ئەو خەتێک دابنا لەگەڵ تیمی ئێمە جگری بەڕێز جگری سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکی حکوومەتە بڵێ ئەم ئابڵوقادانە ڕابگرن یعنی تەسەورەکەی ئاوی دەربەنی خان قەزای دەربەنی خان کە ئێستا من و تۆ قساکەین یەکێک لەو جوانیانی وەیە کاڵین بەنداوی دەربەنی خان و ئاوی دەربەنی خانیە تەسەورەکەی ئەو شارە
ئاوی خواردنەوەی پاکی نییە دەمێکان ناڵێنێ بەدەست بەڵێ 10 ملیاری بۆ سرف کراوە بۆ پاکردنەوەی ئاوی دەربەنی خان تاکو ئێستا سرف نەکراوە ئەمە سزادان نییە جەناب و سەریکەی 13 ساڵە ڕێگای ڕانیە سلێمانی تاوا نەبووە بۆچی تاوا نابێ پارەی بۆ سرف ناکرێ لە ماوەکانی ڕابردووە ڕێگای کەلار دەربەنی خان هەڵەبجە سلێمانی با بڵێن کەلار سلێمانی تاکو ئێستا 2 جار بەڕێز سەرۆکی حکوومەت پارەی بۆ تەرخان کردووە 1 دینار نەنێراوە 1 دینار ئەمانە هەمووی ڕۆژانە خەڵک لە ڕێگەی کەلارە ئەمرێت ئەمە ڕێگاوبانەکان جەنابەت وەرە ئێستا ئەمڕۆ ئەوەی کە من لە لامە 5 ملیار دینار لە سندوقی شێرپەنجە بۆ دەرمان بۆ پێداویستی نەخۆشخانەی هیوا خەرج کراوە بە چەکی بانقی لە سنووقی منارە بۆ بانقی فدراڵی هەولێرەڵە نابێت لێرە سەرفکرێت بە شەرتێک لە ئەڵێ بچۆ بۆ باخان لە باخان لە سلێمانی ئەڵە سیولە نییە ئەمەیە کێشەکەمان ئەمەیە ئابلوقەدانەکە یعنی ئابلوقەی نەخۆشیان ئابلوقەی نەخۆشی سەرەتانیەدەن ئابلوقەی ڕێگەوبانەدەن ئابلوقەی موچەخۆرەدەن ئیتر خۆ یعنی ئەبێت بازار ئەوە جەنابتەی بینیت جوڵەی بازرگانی لە سلێمانی و لە هەولێر و دۆکە لە سەدا ئەم هەفتایە لە سەدا سیە کاکە پارە نایەتە ئەم شارەوە دواتر جەناب و سێدیکە ئێمە نزیکەی 31 کۆمپانیا 30,000 کۆمپانیامان هەیە لە هەرێمی کوردستان چەندی لە سلێمانی و ئیداریگەری لە سلێمانیە 7,000 بەڵێ چەندێکە مێنێتەوە 24,000 مێنێتەوە 24,000ەکە هەمووی پرۆژەی هەیە هەمووی تەندەراتی هەیە هەمووی لە وایە کە پارادا بەڵام ئێمە ئەو 7,000 وەرە تەحەداکە مەگەر 5,000 ئیشی هەبێت ئیشی نییە ئەبێ ئەمە سۆپێ بکرێ ئەم پارەی نەوتی هەرێمی کوردستان پارەی تاک بە تاکی خەڵکی کوردستانە و ئەم حکوومەتی تاک بە تاکی خەڵکی کوردستانە و حکوومەتی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە حکوومەتێک نییە وەڵی بیلای ئێمە حەزەکەین ئەو هەولێرە نەکرێ بە دووبەی بکرێ بە نیویۆرک ئێمە حەزەکەین بەس پێویستەکە دادپەروەری هەبێت نەک بێت تۆ ملمانی سیاسیت لەگەڵ یەکێتیا هەیە ناکرێت تۆ بێت عقوبەی خەڵکەکە بیت خەڵکی سلێمانی وشیارە خۆیزانی نوێنەرێکی هەڵە بژێرێت تۆ لەسەرەوەی کە دەنگی پێنەداویت لە پێشترا ئێستا بیت سزای ئازایەتی و جەسووری خەڵکی سلێمانی یەکشت پرسم کاک سەرکۆ لەسەر مەسەلەی ئەو نەناردنی پارە یاخود سیولە بۆ بانقەکانی سلێمانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار بیانوەکە ئەوەیە دەوترێت کە پێویستە ئیداری سلێمانی لە داهاتی خۆیەوە پڕکاتەوە باشە ئەم قسەیە ینی لە خۆ دەکرێت یاخود نەخێرەمە ڕێکەوتنێکە خۆی ئەمە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتەی کە ئەوەی کە باسمان کرد لە نرخی نەوت لە خوارەوە بوو و بەرمیلی نەوت بۆ نمونە بە 43 دلارەیان فرۆش ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە 98 دلاری فرۆشێ ئەو هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستی بە 600 میلیۆن دۆلارە ئەو کات نزیکەی 500 میلیۆن دۆلار کۆکرایەوە لە مۆزوعی نەوتی و داهاتی نەوتیا وتیان ئەم 100 میلیۆنەی تر بە داهاتی ناوخۆیی پڕ بکرێتەوە 43 لە سلێمانی و 57 لە هەولێر و دۆک بەڵام کێشەکە لە چیایە ئێرە ئەوەی کە باسم کرد 870 پرۆژە ڕاگیراوە ئێستا ئێمە نزیکە 1 تریلیۆن و 500 میلیۆن دلار داهاتمان هەیە لە هەم هی ناوخۆیی هەم هی نەوت ئێمە معقول لە 600 میلیۆن دلار پێ نادرێ ئەبوایە جگەل لەوەی کە پارەی موچەکە دابینکرایە ئەو سویلەی کە لە پارەی نەوتوێت پرۆژەکان بەگەڕ بخرایەتەوە تەسەورەکەیت ئەمە چەند مانگێکە ئەمە 2 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بردو بۆچی یعنی تەسەور ناکەی یعنی تۆ دەستبەری بۆ نەسریەی تەڕە و وشکەی تەڕەی هێزەکانی پێشمەرگە بڵێ نابێ بێ لە داهاتی ناوخۆ پارەی دەرمان داهاتی ناوخۆ پارەی جادە و ڕێگەوبان داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆی سلێمانی چەندێکە ئەخرەمە بەس بۆ سلێمانی بەس سلێمانی وای لەیەکە لە بروی لە هەولێرە ئەوەی کە باسێکەین ئێمە کۆمپانیای زەبەلاحمان هەیە لە سلێمانیە ئیشی گەوراکە
بە ئیجباری گەڕاندوێتەوە بۆ هەولێر پارەکە لێ ئەبێ باجەکە لێ بێ ئێبتیانە لێرە پارەنی چی لەکەیت یعنی تۆ موچەخۆری ئێرە پێویستی بە ینی ئەبێت 100 میلیارد بیتنەوە 3 میلیاردنەوە 5 میلیارد دینار بیتن موچەخۆران 30 میلیاریشت پێویستە بێت بۆ بەگەڕخستنەوەی بۆ نمونە خواردنی سژنە خەسەخانەیە دەرمان و ئەوەی کە پێڵێن پێویستیەکانی نەخۆشخانەکان خەرجەکانی ئیداری ناوخۆی بڵێ ئیدارەی ناوخۆیە کاکە یعنی معقولە بەڕێوەبەرایەتی سوتەمەنی سلێمە پارێزگای سلێمانی پارەی نەبووە بۆ سوتەمەنی بۆی بچێ بگەڕێ بە بەنزیخانەکانە بزانە ئەم بەنزینە کوالیتی خراپە یا خراپ یعنی ئەمە دەرەکەوێت کە زۆر بە ئاسانی بە بڕیارێک چۆن من گلەیەکەم لە بەڕێ سەرۆکی حکوومەتە بەڕێ سەرۆکی حکوومەت ئەڵێ پارەم بۆ پردی تۆقوت خەرج کرد پارەم بۆ ڕێگای دەربەنیخان سلێمانی خەرج کرد نازانم چەند 800 میلیۆنم بۆ کولێرای سلێمانی سرف کرد فەرموو جەنابی سەرۆکی حکوومەت بە دوواداچوون بۆ بڕیارەکانی خۆ بکە یعنی معقول نییە ئەم هەموو بڕیارەی کە دەرەکرێت و مژدانادرێ بە هاوڵاتیان و بەڵام هیچی لەرزی واقعان نییە ئێستا بەداخەوە لە دوای ئەوەی کە داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستان لە 20 میلیارد دینارەوە نزیک بۆتەوە بۆ 350 بۆ 380 میلیارد دینار بەڵام تا لە بەرامبەر داهاتی ناوخۆ لە سلێمانی کەمی کردووە هەریانی یەک خاڵی کەش کە زۆر گرنگە داهاتی مەرزەکانی سلێمانی لە ساڵانی ڕابردوو لە ئاسێکی زۆر بەرز و باشە بوو بەڵام ئێستا ئەویش بە چەند ڕێکارێک کە لەلایەن هەم حکوومەت یاریمی کوردستان وەکو دەوتری گیراوەتە بەر ئەو داهاتانش کەمی کردووە ئەمە جۆریشکە لە من بۆ ئێمە ئەیانوت بۆ نمونە من لەگەڵەوە بووینە قاچاقچێتی خاڵە سنووری نەمێنێ و ئەو کۆمپانیانەی کە 21 کۆمپانیا لە خاڵە سنووریەکانە پارە کۆکەنەوە و هەمووی لە 1970 لە 1970 بۆ کۆمپانیا لە 1930 لە 1920 بۆ حکوومەتە ئێستا لە بەرامبەرەمە بۆ نمونە کە باسم کرد بۆ جەنابوو جوڵەی بازرگانی لە مەرزەکانی پارێزگای دووەک و پارێزگای هەولێر جاران شەستی لە سلێمانی بوو لە ڕووی ئێرانوێ ئێستا هی هەموو هەرێمی کوردستان لە 1970 چۆتە هەولێرەوە لەوێ کاراسانیان بوو باڵە کاراسانی بووە کرێت لەوێ بە هەموو شێوەیەک ئەوەی کە دێت بۆ ئێرە وەزیری داراییە وەزیری بازرگانیە ئەوانەی کە ئەنجومەنی وەزیرانە لێخۆشببوونی گومرگی دەرەکەن هەموو لێخۆشببوونی گومرگەکانی دەنێرن لە باش ماخۆ دێت نییە کە تۆ لێخۆشببوونی گومرگیت کرد داهاتەکەی کەمەکاتەوە لە پەرۆسخان یعنی ئەمانە هەمووی باشانی وەزیری دارایی خۆی درک بۆ ناکە بۆچی ئەو ڕێگەیە ئەمان هەمووی باس کردووە هەموویمان بە داتا بە نووسرا و من بۆ خۆم بە نووسرا و دامە بە یەکێتی نیشتیمانی کوردستان داومانە بە حکوومەت و داومانە بە سەرۆکایەتی پەرلەمان پێویستە کات ئەم حکوومەتە حکوومەتێکی یەکگرتووی وەڵامی یەکێتی بوو ئەمە چی بووەوە تا چەند ململانێ سیاسەکانی نێوانێشێتی و پارتی هۆکارە بوو ئەمە بەڕاستی وڵا بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارە ئەساسیەکان ئەوەیە بەڵام بەڕاستی پێویستە کات یەکێتی هەڵوێستی جددی هەبێ و یەکێتی وەسیلەیە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و خەڵکی سلێمانی دەنگی داوە بە یەکێتی کە لە زۆرینەی پارێزگای سلێمانی بەدەستێناوە بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینەوە و پێویستە کات بەرپرسیارەتی ئەوەیش هەڵبگرێت و پێویستە کات شەڕی ئەم ئیرادەیە کۆتایی پێبێت حکومڕانی تۆ کێشەی ململانی سیاسی هەیە و ڕێگەیکە هەیە دانیشتن هەیە گفتوگۆ هەیە بەڵام سزادانی شارێک و خەڵکی پارێزگای سلێمانی و ئیدارەی سلێمانی ناکرێت بکرێتە قوربانی ململانی سیاسی ئەم هەڵوێستەمان جۆ لێ بوو دوێنێ تا ڕادەیەک بەڵێ بە دڵنیاییەوە ئیتر گەشتوتە ئەوەی کە خەڵک گلەییەکە ئێمە لە ناو خەڵکان خەڵک پێمانەڵێ کاکە بۆ قسە ناکەن خۆی لە حکوومەتان ئێوە بەشدارن ڕاستەکە خەڵک ئەگەر ئێمە بەشدارێکی ڕاستەخینە نەبێ خزمەتی ئەم ناوچانەیش بکرێت چۆن خزمەتی شاری خۆشەویستی هەولێرەکرێت پێویستەکە خزمەتی شاری سلێمانیش بکرێت چۆن خزمەتی سۆرانەکرێت پێویستەکە خزمەتی دۆکیش بکرێت چۆن خزمەتی زاخۆکرێت پێویستە کاتی گەرمیانیش بکرێت ئەمە نابێت جیاوازی ئەگەر تۆ عقلەتێکی حکومڕانی گشتگیرت هەیە پێویستە کات جیاوازی نەکەی ناکرێت
بە بیری تەسکی حیزبی و بیری ململانی سیاسی خۆت تێکەڵاوی حکومڕانی بکەیت ئەمە کێشەکەمان لەوە وەڵامی حکوومەت هێرێمی کوردستان و بەرپرسانی باڵای حکوومەت بە تایبەتی وەزیرە پەیوەندیدارەکان بەم بابەتەوە بۆ ئێوە چی بوو کە ئەم قەیران و ئەڕۆین بۆ لایەن یعنی جەناب سەریکەوەی کە باسم کرد ئەچی بۆ لای ینی ئەڵێ کاکەیان و بەسەر چاو ئمە پارەمان تەشخیص کردووە با بچێت لە بانقی ئەوە تۆ هەمووی ڕقم بۆ منە نێری بەس ژمارە نێری بۆ سیولە نانێری نەخێر تۆ بەس بە پاری نەوتەکە ئەتوانی موچە بیت ئەتوانی سرە موچە و لە بەرزکردنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هەموویەوە لە هی دۆک و هەولێریشەوە بدەیت ئەتوانی هەموو پرۆژە بەگەڕخراوەکانە ئەوانەی کە ڕاگیراوە بەگەڕی بخەیتەوە نەخۆشخانەی هیوایە بوو ئەو خەڵکانە لە خەڵکی لە دۆکەوە دێت لە هەولێرەوە دێت لە پارێزیەکانی وەسەت و باشوورەوە دێت ئەمە شتێکی ئینسانیە تۆ ناکرێت زداتی ئەم نەخۆشخانە بکەیت و دەرمانی بۆ نەکەی ئەمڕۆ ئەو کۆمپانیایی کە دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا دابینەکەوتێتی ئێمە پارەمان تەواو ناتوانین پارەمان جاریشکە کێشە دروستەوێتەوە پارەمان بۆ خەرج ناکە حکوومەت ترێمە ناتوانین دەرمانتان بینی هەر بە قەرز هەر بە ڕقم ئەمەیە ئێمە هاوارەکەمان ناڵینی خەڵکەکە کە ئێمە نوێنرایەتیانەکەین ئەبێت بە ڕازگۆی بە جدێتەوە بێتە سەرخەت و پێویستەکات سنوورێک بۆ مەدابنێ کۆتایی بەم تەمیلەوەی کاڵێن تەمیلی موچە و نازانم ئەم کێشا قەیرانانەی کە دروست کراوە بە قەنەعەتی ئەمە قەیرانێکی دروست کراوە بۆ شاری سلێمانی و ئابلوقەیەکی سیاسی ئابووریە بۆ خەڵکی سلێمانی و تەسەوەر ناکەم ئیتر یعنی خەڵک ینی تەواو کێشە بۆ موچە دروست نابێت چکە ڕاستی هەر کاتێکتون بێت لە نیوەی وەزارەتەکانین بەڕاستی ئێمە جارێک ئەم حکوومەتی ڕابردوو بەڕاستی ڕۆژ موچە پێویستەکات لە ڕۆژێکە کاکە با لە هەفتەیەەکە 21 ڕۆژێوێت تا موچەکەدا بەشکرێت حسابم کردووە موچە 45 ڕۆژی ویستوە مانگە یعنی وای لێکەن 40 ڕۆژ 45 ڕۆژ 43 ڕۆژ بۆی لە کۆتاییە ساڵ کە 12 مانگەی کە نەدەمان مانگێک دیار نەبێت ئەیکەن بەدە کاکە بە 11 قوبڵمانە یعنی ئەمە کێشەکە لەوایە خەڵکی کوردستان ینی تێگات کە داهات زیادی کردووە نرخی نەوت $100 تۆ بە $92 فرۆشتوتە معقولە لە وەکوەوە بێت کە بە $32 فرۆشتوتە ناکرێت تۆ لەوێت 430 میلیۆن دلار داهاتە بووە یعنی جەناب و سێریکەی ئەگەر زۆرە بەڕاستی فەرقەکە زۆرە یعنی ئەگەر بەس لەوەی بۆ کۆمپانیای تورکی یعنی جەناب و سێریکە بە پێی راپۆرتی دیلۆیت یعنی حەزەکەم ئەمە بۆ بەس ئەم پارەیە بەشی ئەم پارەیە بدرێت بە پارێزگای سلێمانی بەشی ساڵی نەوتەکە جەناب و سێریکە کۆی پارەی دراو لە چارەکی یەکەمە بە سوودبنبوونەوەی کە کۆمپانیا تورکیەکان لە پرۆسەی نەوتیا هیان بووە 127 میلیۆن و 455 هزار دلار بۆ تاریفی کۆمپانیای وزەی تورکی کە کری بۆریەکەیە خەرج کراوە 125 دلاریکەیش قەرزدانەوەی کۆمپانیاکانە بە کۆی گشتی کاتە چەندێک ئەکاتە 252 دلار یعنی لە کۆی لە 180 کۆی داهاتی نەوتی هەرێم بۆ کۆمپانیا تورکیەکانەکە کاکە لە 105 بۆ پارێزگای سلێمانی بۆ خەرجیەکان و بۆەوە یعنی بەس ینی تۆ سەریکە بەم 252 میلیۆن دلاری کە دایناوە بۆ کۆمپانیا تورکیەکان 100 مەتری سلێمانی تاوە ئێستا بەو ژمارانە بێ کە جەناب داماژت پێدا حکوومەتی هەرێم هیچ قەرزاری کۆمپانیان نەوتیەکان و ناوخۆیەکانیش نییە پارەکانی هەمووداونەتەوە یعنی قەرزار نییە خۆ ئەزانی چییە یەکێک لە کێشەکانەوەی ئێستا حکوومەت لە 154 ئێستا ئاڵن گۆڕانکاریمان کردو لە 144 بۆ 46 ئەم پارەیە ئەڕوات بۆ مەسەلەی وەبەرێنان و گواستن بۆ مەوزوعی ئەو ناشەفافێتە کاک ینی معقول نییە تۆ $12 بەکەمتری بفرۆشی سۆمە پێتەڵە کاکە ئێمە وەکو برند بۆ تەفرۆشین وەکو سوەکەوەی کە بەسڕایە ئەیفرۆشین یعنی ئێمە بە $10 زیاتر بۆ تەفرۆشین بە $9 زیاتر بۆ تەفرۆشین ئێ معقولە تۆ لە 13 میلیۆن بەرمیل نەوت لە مایەکە زەربی $11 کە بزانە چەنەکات یعنی بەس لەوەی کە لە دەڵاڵەکان هەیە $11 تەڕوا دێیتەوە 252 میلیۆن دلارت بۆ کۆمپانیا تورکیەکان هەڕوا
ئەمەی کە پێویستە بۆ کۆمپانیای سکیوریتی و خزمەت گوزاریەکان و ئەمانەیە ئەمە بڕێکی زۆری پارەکەی ڕوا چی مێنێتەوە یعنی ئەمە لە 144 ئەم لە 156 44 ئێمە ئاڵێن لە 104 لە 106 بەس بۆ خزمەت گوزاریەکانی شاری سلێمانی دابینکرێت بۆ هەموو ناوچەکانی تریش ناڵێن ئێمە بەس چاومان لێرێ بەڵام ئێستا غەدرێکە ستەمێکە نادادیەکە نەعەدالەتیەکی زۆر گەورەیە بەرامبەر ئەم شارە و خەڵکەکەی وە ئاوەدانکردنەوەی ئەم شارە ئاکرێت و لەگەڵ ئەمەشدا بەڕاستی پێویستە کاتێکێتی نیشتیمانی کوردستان لە پاڵ ئەمریکا حکوومەت هێرێمی کوردستان ئەم غەدر و نەعەدالەتیەکە پێداچوونەوەیەک کاتیش بۆ ئەو ئیدارەی کە لە سلێمانیا هەیە کە خەڵکی سلێمانیش بەشێکی ناڕازین لە هەندێک بەرپرس و خۆتان نەزان کە ناڕازیە بووە چونکە بەڕاستی ئێمە یەکێتی نابێت حیزبی چەند بەرپرسێک و چەند کۆمپانیایك بێ حیزبی خەڵکی کوردستانە و خۆی کردوێتە قوربانی و خوێنی داوە 100,000 شەهیدی داوە بۆ ڕزگارکردنی ململانێ سیاسەتوندەی کە لە بەغدا هەیە تا چەند یانی یەشێتی و پارتی خسۆتە ناو گێژایی ئەو ململانیەوە وای کردو ئەمە ڕنگ بداتەوە بەسەر بەڕاستی ئەم جۆرە کارانە لە هەرێمی کوردستان تۆ ئەڵێت بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەیوتووە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیداری هەولێر ئەگەر ئیداری هەولێرە فەرموو ململانێ بکە تۆ ململانێت لە بەغا هەیە لەسەر یاسای هەڵبژاردن هەتە لەسەر فرەبازنەی هەتە لەسەر کۆتا لەسەر هەر شتێک یا لەسەر سەر کۆمارە هەیە ئەم ململانیانە فەرموو کاتە چی دەسەکەوێت لە داهاتی ناوخۆی هەولێری تۆ بۆ ئەوێت دەکەێت چونکە جەنابەت سەرۆکی حکوومەتی ئیدارەی هەولێری بەس تۆ کە ئەڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی هەموو بە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجێش ئەبێت بیرکردنەوەیەکی فراوانتر بیرمان نەچێ ئێستا ململانێکی توندی سیاسی شێ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێوانێشێتی و پارتی و هەندێک لەلایەنەکانی دیکە لەسەر مەسەلی هەڵبژاردن و فرەبازنەی و ڕێکەوتن لەسەر شێوازی ئەنجامدانی هەڵبژاردن ئەمانەش ڕەنگدانەوەی خۆی هەیە کاتێک کێشەکەی خەڵکی سلێمانی وە هەر کاتێک کە ململانیەکان تون دەبنەوە هەر باجەکەی ئێرای دێت ئێمە ئێستا بە $100 تۆ نەوتە فرۆشی ئەگەر نەوت بێتە خوارەوە بێت وەکو جارانی لێ بێتەوە بە $32 و بە $40 بیفرۆشن ئەو کاتە ململانیش نەبێ ناتوانانی هیچ بکەیت یعنی ئەو کاتە سلێمانی 10 ساڵی کاتێتە دواوە هیچ شتێکی تیان ناکرێت قەسەخانەکان ناتوانین نەخۆش وەربگرین ناتوانین ڕێگا پیاە بڕۆین ئەمە ناکرێت کاکڕێ ئەبێ بوەسێنرێ ئەبێ مامەڵەیەکی جددی بکرێ و ئەگەر ئەمە ناکرێت پێویستەکایەکێتی بە لەم حکوومەتە بشێزۆخۆ ئاسانەکشانەوەی دنیا نییە بە خەڵکی کوردستان بڵێ کاکەگیان ئەم حکوومەتەی کە ئێمەتیان غەدر لەم شاراکە هەموو ڕێکارێکمان کردو بە نەرمی بە شێوازی دیپلۆماسی بە شێوازی داتا بە پێی ئەو خەرجانە ئەو داهاتانی کە ئەو خەرجانە هەیە زوڵماکرێت نەمان کردووە نەیان کردووە هەموو شتێکمان خسۆتە بەردەستیان ئامادەنین پێویستەکان بەدیلی حکوومەت هەرێمی کوردستان بۆ یەشێتی و خەڵکی سلێمانی چییە؟ وڵی هیچ هاوڵاتێکی خەڵکی کوردستان هیچ کوردێک حەز ناکات هەرێمی کوردستان تێک بچێت بەدڵنیە هیچ کەسێک و یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پێناوە 100,000 شەهیدی داوە کاک هاوڕێ بەڵام ئیتر خۆتۆ چیەکەیت وەرە دەرەوە بزانین نەتوانین چیەکەن بزانین ئەتوانن هەرێمی کوردستان بەڕێوەبرن بە قەنەعەتیمە بەبێ یەکێتی پارتی ناتوانێت یەکێتیش بەبێ پارتی ناتوانێت حکوومەت هەرێمی کوردستان بەڕێوەبە و ئەمە بێتە مەترسیەکی ناوخۆی و ئەم قوارێ ئەکەوێتە ژێر مەترسیەکی زۆر گەورەوە ئەو مەترسی کە ئێستا هەیە هەموو کوردستان ئەگرێتەوە ئەو کۆبوونە و دانیشتانی لە نێوان یەشێتی و پارتیە بوو لەسەر ڕاستی باڵامانە کاریگەری هەیە بۆ سەر چاکبوونی ئەم دۆخە تێپەڕاندنی و قەیرانانی کە هەیە و ئەم شارەشی بەڕاستی کە لەسەر قەنەعاتی من ئەم ئەگەر بیانەوەی ئەگەر ئیرادە هەبێت نایانەوەی ئیرادەی خەڵکی شاری سلێمانی و ئەوە بشکێن بەڵێ زۆر بە ئاسانی بە بڕیارێک دەتوانێت بەس پارەی لە داهاتی نەوت پارەی کۆی موچە بدرێت کە پارەی کۆی موچە درا ئەتوانی لە داهاتی ناوخۆ با لە هەولێرەوە بچێتە داهاتی سلێمانی بچێتەوە هەولێر لە هەولێرەوە بۆ خزمە گوزاری یانەوە تا ئێمە توانین بە داهاتی ناوخۆی پرۆژە خزمە گوزارەکانی سلێمانی دابینکەین بەس باسی ناتوانانی تۆ موچەکەیش دابینکەی خەسەخانەیە نەسریەیە نازانم چی هەمووی تۆ لێەوە ڕقم بنێریت و بڵێ جێبەجێکە معقول نییە کاکە زای لە کارە باشە لە پێدانی کارە باشە خەدرکرا لە سلێمانی تۆ لە کارەبا لە غازە لای گازە لە
ئیتر لە پرۆژەی وەبەرهێنانە لە ئاوەدانکردنەوە لە وەرە سێری کە بزانە دێکان تاکو ێستا چەندێکیان کرد کاکە من ئێمە ئەمەی کە لێرە باسیەکەی من لە ناو لەسەر جادۆبانی کەلار سلێمانی ڕانیە سلێمانی باسیۆم کەوتم بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوەتم وەڵڵای حەقە ئەم وەزارەتەیەوە بکرێت بە وەزارەتی کاولکاری ئەوەی کە من پیاڕۆم لە گەرمیانیۆ دێم بۆ شارە زوو لە ڕانیۆ لە سلێمانیۆ چم بۆ ڕانیە ئێکا کاولکاریە جادۆبان نییە خۆ ئەمە شەرمان نەکردووە لەوەی کە وە داهاتی هەرێمی کوردستان سێ بەرابەر زیادی کردووە ئەتوانێت موچە بەبێ دواکەوتن بدا ئەتوانێت پلەبەرزکردنەوە بدرا ئەتوانێت وانە بێژان تاینکە ئەتوانێت ئەوانەی کە پەیوەستە بە مامۆسای وانە بێژە و گرێبەستە بکاتە هەمیشەی ئەمانە هەموو ئەتوانێت حکوومەت بیکە وە ئەیشتوانێت پێویستی بە 30 میلیارد دینارە بۆ ئەوەی کە یاسای ئاسایشی و ناوخۆ پۆلیس هەموار بکرێتەوە کەمترین موچە بکرێت بە 400 بە پێی هەموو داهاتەکانەوەی کە وەزارەتی دارایی ئێمە قسەمان لەگەڵا کردووە و هەموو ئەتوانێت ئەمانە بکە بەڵام نایکا ئەمە پێویستە کاتی تر تەواو ینی کۆتایی بەم یاریە بهێنرێ دو قسەی کاک سەرکۆچ چێ لەم بارەوە وڵای من داواکارم یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی جددی هەبێت لە ناو حکوومەت یاریمی کوردستانە و ئەم بابەتانە بە تەواوەتی یەکلایی بکرێتەوە بۆی خەڵکی سلێمانی و نەخۆشخانەکان و نەخۆشخانەی هیوا و ڕێگەوبانەکان و موچەخۆرانی ئەم ناوچەیە ئیتر لە ژێر ئەم ئابڵوقەیە دەرچن کۆتایی بە شەڕی ئیرادە بێنن لەگەڵ خەڵکی سلێمانیە چونکە ئیرادەی ئەم شارە و خەڵکی ئەم ناوچەیە بەڕاپەڕین و گەرمیانیەکان بە نەدانی موچەیان ئەمە ناشکێنرێت خراپترە بێت ڕەخنەکان بەرەو ڕقەڕوات پێویستە کات چارەسەری ئەم تۆخە بکە چونکە داهاتێکی زۆر زیادی کردووە لە ڕابردووە زۆر سپاس بۆ برای عزیزم کاک سەرکۆزات ئەندامیان لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سپاس دەکەم بەڵێ بیرەرانی بەڕێز ئەڵخەی ئەم شەی پانۆراماتان پێشکەشکرا ساغ و تەندروست باشن خواتان لەگەڵ